لە کابینە نوێکەی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەیانەوێ گۆڕانکاریەکی گەورە لە شەقامی کوردیدا ببینن. تاڤان محەممەد، عێراقیە کوردی، سلێمانی. گفتوگوی زیاتر لە سەرم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەم کە لە دۆکەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە ڕاستەخۆ ببورن لەگەڵ مایاویش کارزان سەباح حەورامی ڕۆژنامەنووس. کارزانم کاتت باش، دەمەوێتەوە دەست پێ بکەم ئەمە بۆ دووەم جارە یەکێتی و پارتی بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە لە دەرەنجامی کۆبنەوەکانیان شەرەوە دەبێت کە بەردەوامی بە کۆبوونەوەکانیان دەدەن. ئەم ترسەش لای هاوڵاتیان دروست بۆ لە سەروبەندی ئەم کۆبوونەوەیانە. با بڕوای تۆ ئەم دوولانە دەتوانن بگەنە ڕێکەوتن بۆ پێکهێنانی حکوومەت لە کاتێکی کەمدا؟ لە ڕاستیدا سپاس بۆ پەیوەندیەکان پیرۆزبایی لە کەناڵی عێراقی کوردی دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکاندادا. بێگومان ئەوەی کە ئێستا لە مابەینی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی هەر کاتێک متمانە دروست بوو لە نێوان پارتی یەکێتی پرسەکانی دیکە بە ئاسانی چارەسەر دەکرێت. بەداخەوە لە دوای ڕووناوەکانی 16 دەوڵەت ئەو متمانەیە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا نەماوە و ئێستاش بۆ گەڕانەوەی متمانەکە پێویستی بە ڕێکەوتنێکی هەمەدایانە هەیە. تەنها مەسەلەی کەرکووک و مەسەلەی بەغدا و مەسەلەی ناوخۆ کافی نییە. ئەبێ پارتی و یەکێتی لەسەر کۆی ئەو پرسانەی کە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستاندا هەیە ڕێکەون. بۆ مەسەلەی کەرکووکیش من باوەڕم وایە ئەگەر پارتی و یەکێتی تا ئەم دوو ڕۆژەی داهاتوو ڕێک نەکەون ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش ماوەی دیاریکراوی خۆیدا ڕادەگەیەنرێت و لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت. ئەوی دیکەشی بەڕاست دەمێنێتەوە ئەگەر ڕێک نەکەون. بۆ لەبەرەوەی کاتێک کە یەکێتی ئامادە نەبێت لە کۆبوونەوەکەدا دەنگ بە کابینەی وەزیرەکانی حکوومەتی هەرێم بدا، بێگومان سبەی ڕۆژ پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە دەنگ بە کابینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بدا. کەواتە یەک ڕێگا لە بەردەم پارتی و یەکێتی هەیە، ئەویش ڕێککەوتنە پێش ماوەی کۆتایی هاتنی ماوەی ئەو ماوەیە کە دیاری کراوە. باش کاکە